بکەین دەڵێ بە نجوم و بە کەواکیبەکان دەبکرێت ئەگەر باسی ئەرز بکەین مەلەکوتی خوا لە زەویدا بریتە لەو دەریا وەکو لە ئاەتێکی کردە فەرمێ ئین الله لا يستحي من الحق واشرم لە حەق ناکە کە حەق بخاتەوە و حەق باسکە ئالۆزی و باڵۆزی دروست بە ئەوەندە سەیر و سەمەرەیە خوای گەورە حەق خۆی باسکە فەما فەوقا. ئێمە وەکو ئەنجومەنی دوی خوشکان کۆمەڵی دادگەری هەستان بە سیمینارێک لە ژێر ناونیشانی چۆن لە خوای گەورە نزیک ببینەوە. بۆ ئەم کەورەش مامۆستا شوانڕابەرمان دەستنیشان کرد کە دەزانین لە ڕۆژگارێکی ئەوڕۆ سیمیناری ئەوها زۆر پێویستە بۆ هۆشداری کۆمەلگا بە تایبەتی ئافرەتانمان کە دەزانین ئەوڕۆ کە بەهۆی سۆشیال میدیا و بەهۆی سامان و سروشتی ئەم دنیایەوە خەڵکانێک لە دینی خوا لە خوای گەورە دوورکەوتنەوە. ئەم سیمینارە زۆر بە پێویستمان زانی و داواکارین لە خوای گەورە زیاتر پەرەمان پێ بداتن و کاتمان لە بۆ بڕەخسێنیتن کە سیمیناری ئەوها لە باشتر و چاتریش بە کۆمەلگا ببەخشین. کە پێویستی دەزانین ئەمڕۆ کۆمەلگای خۆمان هۆشدار بکەینەوە و هۆشداری بدەینە کۆمەلگای خۆمان کە لە ڕێی ڕاستدا و نەبن بگەڕێنەوە سەر ڕێی ڕاستدا کە دەزانین ئێستا بەهۆی چەند ڕێکخراوێک و بەهۆی چەند پەیجێک و بەهۆی چەند نەوعیەتی سۆشیال میدیاوە دانەوێ خەڵکەکە لە هۆشداری ببەنە دەرێ لە ڕێی دینی ئیسلام ببەنە دەرێ. بە پێویستی دەزانم ئەو سیمینارانە نەک بۆ هەر ئافرەتان بۆ پیاوان بۆ گەنجان بۆ هەموو مرۆڤایەتی پێویستە بۆ کۆمەلگا پێویستە. ماوەیەک خوا دەناسن دوای واز دەنوێژان دێنێت دەڵێن بۆ توێژێ ناکەن وەڵامە ئیمانمان ئەوەندە دامەزراوە کە خوامان ئەوەندە زۆرە خوامان ناسی و پێویستی لە یەقین و پێویستمان بە خواپەرستیە هەندێک جار دەڵێن دوونە لە بۆ زیاتر و لەسەر یان بچکەتریش لە پێشوو لە نمونەی پێبینیتوە لەبەر چێ لەبەر ئەوەی ئەگەر وای نەکردبایە قابیلی ژیان لەسەر نەدەبوو هەستە بیستنە گوێیە ئەندامە یعنی خۆی چیە هەتا دەستخۆشی لە ئەنجومەنی دوی خوشکان دەکەم بەڕاستی بابەتەکەیان هەم زۆر گرنگەوە دەستخۆشی مامۆستا شوانڕابەر دەکەم بابەتەکەی بە تێر و تەسەری باس کرد. پرسیاری جەنابەت کە باست کرد ئەو کۆڕ و سیمینارە چەندە گرنگە بەڕاستی گرنجەکەی لە چییە؟ ئێستا ئێمە هەمومان مەشغوڵین دنیا وای کردی ئێمە مەشغوڵ بین بە چ مەشغوڵ بین؟ بە کارەکانی دنیاوی شەیتان ئیشی چییە مامۆستا بەڕاست شەیتان ئیشی ئەوەی ئێمە غەفلەت بکە لە خشتەمان بەری. بۆیە ئافرەتان بەڕاستی پێویستە هەم لە ئەسنای ئیشکردنیان لە ئەسنای داوامکردنیان لە هەر شوێنێکە لە هەفتۆ لە هەر جێگایەکی پێویست بەوێ لە خوای پەروەردگار نزیک ببیەوە. بەس ئێمە چۆن لە خوای پەروەردگار نزیک دەبینەوە؟ ڕاستە بە ڕۆژانە نوێژ دەکەین تاعات و عیبادەتی خوای پەروەردگار دەکەین بەڵام هەندێک شتەیەکە وەکو قاعیدە بکەینە مێشکمان مرۆڤ پێویستی بەوێ کە پایەکانی ئیسلام بناسیین پێویستە خوای پەروەردگار وەکو خۆی خۆشی بوێتن نەک لە بەرەوەی پەرستشەکە بکاتن کە بەڕاست ئێمە لەسەرمان واجبە پەرستشەکە دەکەین و تەواو کات و خۆشەویستی خوا چوە قوڵای دڵەوە بێگومان هەست بەوە دەکەی کە خوای پەروەردگار هەیە و ڕقابەی بەسەرتەوە جا ئەو کۆڕ و سیمینارانە گرنگی خوای و خۆشەویستی خوای پەروەردگارمان بۆ ڕوون دەکاتەوە. ئێمەی خوشکان لە پشووی هاویندا بە تایبەتی پێمان گرنگە بەڕاستی کۆڕ و سیمینار یعنی ئەگەر بتوانین مانجێجارێک لە بۆ خوشکانمان کۆڕ و سیمیناری بکەین ئەوە بەکارێکی گرنگ دەزانم بە تایبەتی ئێستا ئەو خوشکانێکە لە ماڵەوە دەتوان ئەگەر ناتوان لە دەرێش خزمەت بکەن دەتوان لە ماڵی خۆیان منداڵی جیرانیان دەوروبەریان خزم و کەسیان منداڵەکان فێری قورئان و ئادابی ئیسلامی بکەن یعنی بتوان سوود بە دەوروبەریان بگەین. ئەو کۆڕ و سیمینارش بەڕاستی لە بۆ خوشکانمان زۆر پێویستە کە ئینسان کە بەشداری کۆڕ و سیمینار و جێ لە وتاری بگری زیاتر تەشجیع دەبی و زیاتر دەتوانێت عیبادەتەکان جێبەجێ بکەین. ئەمە لە ڕۆژگاری ئەوڕۆدا زۆر پێویستمان پێیە لە سەردەمانی وەکو ئێستا کۆڕ و کۆبوونەوە سیمینار زۆر تایبەتمەندی خۆی هەیە بوو بە تایبەتی بۆ ئافرەتان ئێمە ئافرەتان لە ماڵن ئەگەر بینە کۆڕ و کۆبوون و سیمینارەوە زیاتر پابەند دەبین زیاتر ئیستیفادە دەکەین دەستخۆشێکی زۆریشمان هەیە لەو کۆڕ و کۆبوونەوە زۆر گرنگە لەبەر ئەوەی ئەمە زۆر شتەکان هێمە نایزان لەو کۆڕ و کۆبوونەوەانە پابەند دەبین و شارەزاتر دەبین. مردی و خۆڵت بەسەرادرا ئەوجا ئەو شتانەی لە دنیای بڕوات پێ نەبوو لەوێ بڕوات پێ دەبی ئەوانەی لە ژیان لەبەران گیان لەبەران گاڵتە بە هیچ ناکا گەورەتی و عەزەمەتی خوای سوبحانە وەتەعالای پەرستن هیچ شەریکێک بۆ خوا بڕیان مەدە واعبد ربك حتى يأتيك اليقين با لە هەوای ڕابوەستی ئەگەر خوا ڕای نەبی بەڵام ئەو